سڵاوتان لێبێت تۆم کاتتان باش باسی ڕۆژتان پێشکەشەکەم. ئەمڕۆ مەسرور بارزانی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان وتی بەڵێنەکانمان بۆ داهاتووکی دیجیتاڵی و کوردستانێکی بەهێز دەبینە سەر. لەو چوارچێوێدا بەمبەستی ئاسانکاری و کەمکردنەوەی بارگرانی و دارایی و خێرایی لە ڕایکردنی کار و مامەڵەکان حکومەتی هەرێمی کوردستان پرۆسی تۆمارکردنی دامەزراوە بازرگانیەکان و بە دیجیتاڵی کرد. بۆ مەبەستە گەر تۆی بازرگان یا تۆی گەنج ویستوتە کارێ بکەیت کۆمپانیایەک دانی ناوێکی بازرگانی تۆمار بکەیت ڕەنگە پێشتر پێویست بە چوونە نێو داون دەستگاکانی حکومەتی هەرێمی کوردستان بوو بێت، بەڵام ئێستا تەنها لە ڕێگەی مۆبایلەکەتەوە دەچیتە نێو سیستمی تۆمارکردنی دامەزراوە بازرگانیەکان. تەنها دەنووسی دیجیتال business.digital.gov.krd لەو ڕێگەیەوە تۆ بە ڕێگەیەکی زۆر ئاسان دەتوانی تۆمارە بازرگانیەکانت ئەنجام دەیت. ئێستا لە ستۆدیۆ بەڕێز بڵند محەممەد بەڕێوەبەری گشتی تۆمارکردنی کۆمپانیەکان میوانمە لەگەڵە و بەوردی باس لەم پرۆسەیەکەین. بەڕێز بەخێر بێن. زۆر سپاس نابێت بۆ بینەرانی کوردستان 24 بەخێر بێن. سپاس. گەر لە ماوەی ڕابردووە کەسێک چوو بێتە نێو دام و دەستگاکانی حکومەتی هەرێمی کوردستان بۆ تۆمارکردنی کۆمپانیایەک یان ناوێکی بازرگانی پێویستی بە چەند ڕۆژ بوو، ئێستا پێویستی بە چەند خولەکە؟ بەڵێ زۆر سپاس. طبعاً لە چوارچێوەی پلانی استراتیجی حکوومەتی هەرێمی کوردستان لە بە ئەلکترۆنیکردنی دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان و هەروەها دوا بە دوای ئەوەی کە گلەی خەڵک و بازرگانان گەیشتە ئاستێک کە گلەی و ناڕەزاییەکانیان بگەینە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران، ئەوە بوو بڕیاردرا کە پۆرتاڵێکی ئەلکترۆنی خێرا دابمەزرێت لەبەر ئەوەی پێشتر بۆ تۆمارکردنی هەر ناوێکی بازرگانی ڕۆتینێکی زۆری هەبوو. بۆ نمونە لە پێویست بوو خزمەت خواز یان بازرگان سەردانی بۆ جاری یەکەم سەردانی ژوورە بازرگانیەکان بکەن کە بۆ تۆمارکردنی ناوێکی بازرگانی دوایە دەهاتەوە بە ڕێوەبەرایەتی گشتی تۆمارە کۆمپانیەکان. جا لەم ڕێگایە چەند جار ئەم ناوە ڕەفز دەکرا و موافقەت دەکرا، پێویست نمونەمان هەبوو سەمپڵمان هەبووە گەیشتێتە مانگێک مبالەغە نەبێ زیاتریشی تێچووە، بەڕاستی ئەو بوو هۆی گلەی و هەروەها سەبارەت بە تێچووە هەر ڕۆتی بوو مانگەکە یان هەڵە ڕوویەدایان کەسێک کە ناوێکی تەقدیم دەکرد بێ ئەوەی سێرچی ئەلکترۆنی هەبی یەکسەر ناوەکەی دەنووسی دەهاتەوە بە ئەلکترۆنی دەهات بۆ بە ڕێوەبەرایەتی گشتی کۆمپانیەکان دەهات بۆ ژوورە بازرگانیەکان. لەوێ ئەوان پاش پرۆسەی چەند ڕۆژی ئەوجە هەبوو هەفتەیەکی پێچوو بنووستی ئەم ناوە تۆمارە دووبارە ئەم کەسە دەستی پێدەکرد و دیسان دەیان و تۆمارە وەلحاصل جار هەبووە سەرووی مانگێکی پێچووە کە ئەمەش ببووە هۆی پرۆسەیەکی زۆر بێزار کرد و هەروەها کاری نابەجێش لەم بەینە ناو دەفرۆشرا ناو دەکردنی ببووە هۆی لەم ڕۆژەویست کە وترا بوو ناو هەیە تۆمار نەکراوە لە کۆمپانیەکان، بەڵام شەخصە بۆ لەوێ توی تێگەرێتەوە بە 2000-3000 دلار ناوەکەتان لێن دێن. بەڕاستی ناتوانین بە حەسری باس بکەین، بەڵام بەس کراوە ئەکیدین نمونەی وا هەبووە، بەڵام بەڕاستی دوای ئەم پرۆسەیە دوایەوە نزیکەی تەبان ئەم هەنگاوی ئەمڕۆ هەنگاوی ئەم دوو ڕۆژە نیە، ئەمە نزیکەی سێ ساڵێکی دوور و درێژ خەریکین چۆن تۆماری کۆمپانیا ڕێک بخەینەوە، چونکە بۆ نمونە هەر خۆم لە ئەنجومەنی وەزیران ئەندامی لیژنەیەک بووم بۆ ئەم بابەتە، منیان گواستەوە بە ڕێوەبەرایەتی گشتی تۆماری کۆمپانیەکان بۆ جێبەجێکردنی ئەو پلان و پرۆسەی پاکستان. ئێستا من بمەوە کۆمپانیاک دامەزرم ناوێکی بازرگانی تۆمارکەم پێویستم بە چەند خولەکە؟ بەڵێ طبعاً ئەوەی کە ئێستا باسمان کرد ئەو چەند مانگ و ئەوانە ئێستا هەر خزمەت خوازێک بۆ تۆمارکردنی ناوی کۆمپانیا پێشتر پرۆسەی تۆماری کۆمپانیا تۆماری ناوەکە بەجیا بوو، دواتر تۆماری کۆمپانیا بەجیا بوو، ئێستا هەردوو پرۆسەمان کردیتە یەک ئەپلیکیشن. واروها بۆ گەڕان بە دوای ناوەکە ئەگەر تۆ بنووسی کۆمپانیای کوردستان بۆ نمونە ئەگەر تۆمار بێکسەر نایەڵی بینووسی نایەڵی داخل بی ئەمە شوا دەکە ئەو ناوەی کە تۆ مەبەستە ئەگەر نووسرا ئەوە
دڵنیا بە کە ئەوە تۆمار نییە بەڵام پێشتر پێویستی بەوەیە کە تۆماری بایۆمەتری کەسی بکەیت تۆماری یەکەی کەسی بێ هاوتا اینجا کە داخل بووی بۆ تۆمارکردنی ئەو کۆمپانیا هەر وەکو باسمان کرد پێشتر لە ماوەی 24 سەعات تۆمار دەکرێت جا ئەو ماوەی 24 سەعاتە ئێمە ناڵێن لە یەک ڕۆژ و لە 24 سەعات لەوانەیە زووتر لەوانەیە بە 10 سەعات مهم هەر لە ماڵەوەی بزڵشەوە بەیانە بەدڵی خۆت بە ئەکیدی و هەروەها پێویستی بە یەک سەردانی خزمەت خواز هەیە بۆ فەرمانگەی بەڕێوەبەرایەتی گشتی کۆمپانیەکان یان بەڕێوەبەرایەتی کۆمپانیای شارەکان ئەویش بە پێشکەشکردنی بەڵگەنامە ئەو بەڵگەنامانەی کەسکانی کردێ لە ڕێگەی ئەو سیستمە ئەلکترۆنیانە ڕەسەنەکان پێشکەش بە چێکەری تۆماری کۆمپانیا دەکات و بڕوانامەی تۆماری کۆمپانیا وەردەگرێت بەڵێ دەوترێت تێچۆکەشی زۆر کەمی کردەوە کەمترین تێچووی تۆمارکردنی کۆمپانیایەک ناوێکی بازرگانی لە ڕابردوو چەند بوو ئێستا چەند بەڕاستی تێچووی تۆماری ناوی بازرگانی کاتی خۆی زۆر زۆر عنی خەڵکەکەی هەراسان کرد و بۆ نمونە ئەگە ناوەکە کوردی بە لە 600 تا 600 تا نزیک 700 هزاری تێدەچوو ئەگەر ناوەکە بیانی بە جارە بووە تا ملیۆنە 400 هزار ینی کە بەڕاستی ئەمەش وای کردبوو هەر گەنج نەیدەوێرە نزیک ئەم پرۆسەیە ببێتەوە چونکە لەوانەیە گەنجێک ئەگەر 2000-3000 دۆلارێکی لابووە بۆ ئیشێک بۆ پرۆسەی بزنسێک لە هەرێمی کوردستان هەر لە سەرەتای تۆماری ناو نیوە زیاتری ئەم تێچووی داڕۆی بەڵام ئێستا خۆشبەختانە تەنها بە 50,000 دینار پرۆسەی تۆماری ناو ئەنجام دەدرێت جا ناوەکە بیانی بێ کوردی بێ و هەروەها ئێمە لە ڕێگەی ئەو پەیڕەوی ناوی بازرگانی کە لە ئەنجومەنی وەزیران پەسەندکرا ڕێگەمان داوە کەمە نەتەوایەتیەکان ئەقەلیەکان لە تورکمان لە کریستیان لە هەر کەمایەتی نەتەوێت دەتوانی بە زمانی خۆیان ناو تۆمار جگە لە کوردی و عەرەبی و ئینگلیزی دەتوانن بە هەموو شێوەک بەمەرجێک پێچەوانەی دابوونەریتی گشتی و هەندێک شت ڕێ پێدراوە خۆی ناتوانێت بیکات کەس ئەوانی کە ناوی نەشیا و باقی تر هەموو ناوەک ڕێپێدراوە لە سیستمەکە هەیە بەئەکی بەڵێ تۆمارکردنی ناوی بازرگانی یاخود کۆمپانیا سەرمایی کۆمپانیاکە تا چەند کاریگەری بێت لەسەر زیادبوونی تێچووی تۆمارەکەی واتە بڕێکدانراوە بڵێ بوترێت لە 1000 دۆلاردا ئەوەندە حەقی تێچووە لە 2000 دۆلاردا ئەوەنە حەقی تێچووە سەرمایی کۆمپانیاکە مەبەستن بەڵێ خۆی کۆمپانیای سنووردار نابێت لە 1 ملیۆن دینار سەرمایەکەی کەمتر بێت کە سەرمایەکەش بۆ بەیانی قابلی ڕاکێشانەوەیە لە بانقەکان چەند لەدار بەرامبەرەوە ملیۆن دینار سەرمایە پارێکی هەیە بیدا هیچ پێویستێک هەیە بیدا خۆی ئەگەر کابرا ملیۆنێک دیناری پێوێ تەنها ڕسوماتی بانقیەکەی دەوێ و 4.5 لێوە ینی لە ملیۆنێک 4500 بەڵێ ئەگەر شەریکەکە پرۆژەی تاکە کەسی بێ سەرماکەی 500,000 دینارە بەڵام لە ئایندەی نزیک ئەگەر خوددایار بێ لە کۆبوونەوەی داهاتووی ئەنجومەنی وەزیران ژمارەیەک لە ڕسوماتی تۆمارکردنی کۆمپانیەکان لە بەرنامەی کاری ئەنجومەنی وەزیرانە ئەگەر ئەمەش ڕەزامەندی یەکەمی لەسەر دراوە ئەگەر ئەمەش ڕەزامەندی لەسەر بدرێ ئەم تێچووە بۆ نمونە ئەو 4.5 دەبێتە 2.5 ئەمە سەرمایەکەی هەر چەند دەبێ هەروەنی لێوەرەژی چەند گەورە هەر ملیۆنێک 2.5 هەر ملیۆنێک بە پێی زەخامەتی کۆمپانیاکە کۆمپانیا هەیە هەر سروشتی کارەکەی گەورەیە بۆ نمونە کۆمپانیای دڵنیایی دەبێت 5 ملیار سەرمایی بێ ئەگەر بانقەکان دەبێت بەلایانی کەم 2.5 ملیار بێ بە کۆمپانیای سەیرەفە دەبێت 500 ملیۆن بی هەر یەکە و بەپێی
سروشتی کارەکەی سەرمایەکەدارن. باست لەوە کرد کە تێچۆکی کەم بۆتەوە ئەمە تا چەند وای کردووە گەنج هەوڵ بات بیر لەوە کاتەوە پرۆژە و کاردان مەزرێنێ. بەڵێ خۆی بە ئەکیدی خۆی لە ستاندەردی بانقی نێودەوڵەتی دەڵێ هەرچەندە پرۆسەی تۆماری کۆمپانیا ئاسان بێ بە دیجیتەڵ بکرێت تێچوەکەی کەم بێ ئەوان نمونەیان هەیە کە گەنج زیاتر بەشداری ئەم پرۆسەیە دەکەن بەڕاستی ئەوە یعنی ستاندەردێکی جیهانی ئەوە نییە ئێمە مەزندەمان کردبی ئەوە ستاندەردی بانقی دەولی و هەروەها ڕێکخراوی ئانکتاد و ڕێکخراوی بازرگانی جیهانیە ئەمەش پێشببینی ئەوە دەکات کە گەنج چونکە تۆ ئەگەر بە تایبەت ئەگەر ئەوی کە باسی ئەم کۆبوونەوەی ئەو جارەی ئەنجومەنی وەزیران کرد ئەگەر ئەم بڕیارەی تێدا بدرێت تۆماری کۆمپانیا دەگاتە 100,000 و ناگاتی کە ئەم 100,000 شتێکی زۆر کەمە بۆ گەنج هەموو گەنجەی دەتوانێت ببێتە خاوەن کۆمپانیا ئەوە ئەگەر کۆمپانیاکە سنووردار بێ ئەگەر پرۆژەی تاکە کەس بێ زۆر کەمترە لەم تێچووە کە ئەمەش بە ئەکیدی لە داهاتووی نزیکدا ئەم ئامارانە بە دیار دەکەون. پرۆژە لە بچووکترینەوە تا گەورەترین هەمووی دەبێت لەو سیستمەوە تۆمار بکرێ. طبعا ئەم سیستمی تۆمارکردنی دامەزراوەی بازرگانیە ئەو قۆناغی ئێستا تەنها پرۆسەی تۆماری کۆمپانیا و پرۆسەی ناوی تۆماری شوێنکارە بازرگانیەکان دەگرێتەوە ئەوە لە سەرەتاین تەبڵ کەوا بێت بۆ پرۆژەی بچووک ئەبێ سەردان کات ئەکید لە پرۆژەی بچووک بەس ئەمە وای کردووە کە ئەو کارانەی تر لە کۆڵبوونەتەوە لە تۆمارکردنی بازرگانەکان و هەروەها لە ئەوەی کە ناوی بازرگانی شوێنکارەکان لۆدێکی کەم کردبێتەوە کاروباریەمان زووتر ڕاپەڕێندرەی پرۆژە بچووکەکان بە ئەکیدیە تۆ ئاسانکاریانە تەسیری لەسەر هەموو شتە گەنج بیر لەوە دەکاتەوە بە فەعلی بێتە ناو بزافی بازرگانی چونکە پێشتر هەربیری لە تۆماری کۆمپانیا دەکردەوە یەکسەر ڕۆسەی ناو ڕۆسەی تۆمارەکە ئەوەندە پارێزەرەکەەوە ئێمە پارێزەر ژمێریە هەر کارمەندێکی کۆمپانیا دواما خۆستووە دوای تۆمارکردن کە ئەو کاتە هەیکەلیەتی کۆمپانیاکە لە دوای تۆمارکردن و تاوکننی و پرۆسانە داواکرێت خۆی ئەگەر خۆی گرێبەستی دامەزر بە پێی یاسای سندیکای پارێزەران هەر گرێبەستێکی کۆمپانیا دەبێت لەلایەن ڕاوێژکارێکی یاسایی پەسەند بکرێت بەڵام بە پێی یاسای کۆمپانیەکان داسی لەوە نەکرد و هەروەها دەبیست کۆتایی ساڵی دارایی هەر کۆمپانیایەک لەلایەن مراقبێکی حسابی چاودێریی یاسایی ژمێرەی کۆتایی بۆ ئامادە بکرێت ئەوە لە داهاتووە کە کۆمپانیا دەستی بە ئیش کرد کە کاری کرد کە قازانجی کرد لە مقابل ئەو گەنجە ئەو خاوەن کۆمپانیایە هەم خۆی قازانج دەکا هەم پارەیەکیش وەکو باج دەدا بە حکوومەت هەم لەوانی چەند کەس لە لای ئیش بکەن کە ئەمە تا چەند واکاتەم سیستمە بۆ کۆمپانیا و بازرگانە جیهانیەکان بێنە ناو خۆ تۆمارکردنەوە و ئاسانکاریان بۆ کات بۆ خۆ تۆمارکردن ئەوانیش دەتوانن یان تەنها بۆ ناوخۆیە جارێ ئەکید تاوان ئەو سیستمێکە نەک بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەڵکو بیانیەکانیش سوودی لێ دەبینن بە شێوەیەک ئێمە ئاسانکاری زۆرمان کردووە بۆ بیانیەکان لەوەی کە تۆماری کۆمپانیا خۆماڵی تۆمار بکەن جگە لەکردنەوەی لەقەکانیان بۆ نمونە لە هەرێمی کوردستان ئێماوەمان کردووە لە ڕێگەی هەمواری یاسایی بیانی بتوانێت سەتاسەتی پشتی کۆمپانیا بە ناوی خۆی بکات و هەروەها لە دامەزراندی کارگەشت بە هەمان شێوە هەر بیانیەک خەڵکی هەر شوێنێک هەر بەمەرجێک ئیقامەی هەبێ لە هەرێمی کوردستان دەتوانێت خاوەنددارێتی کۆمپانیا بکات و کارگەکان بکە لە کاتێکدا لە وڵاتی عێراق ناتوانانی بیانی لە ١49 زیاتری پشکەکانی کۆمپانیا بەناو بکات کە ئەمە شوای کردووە کە ژمارەیەکی بەرچاو لە کۆمپانیا بیانیەکان لە هەرێمی کوردستان تۆمار بکرێت دەمەوێت
باسی پرۆسەیەکی تریش بکەم هەر بۆ ڕەخسانی هەڵی کار بۆ گەنج بەپێی کلیلی چوونە ناو ئەو سیستمە هەر بەڕێوەبەرێکی ڕێپێدراو پێویستە تۆماری کەسی بێ هاوتە ئەنجامدا واتە لە یەکێک لە پەنجەرەکانی تۆماری بایۆمەتری خۆی تۆمار بکات بۆ ڕێخستنی کاروباری بازرگانی و بزاوی بازرگانی لە هەرێمی کوردستان و هەروەها بۆ ئەوەی بزانین ئایا ئەو کەسە فەرمانبەرە لە کەرتی گشتی مۆزەفی کەرتی گشتیە یان نە ئەگەر فەرمانبەری کەرتی گشتی بوو ئەوە بە پێی مادە 5 لە یاسای بەرزەفتکردنی فەرمانبەران پێویستە لایەک هەڵبژێرێت یان کەرتی گشتی یان کەرتی تایبەت ئەکید کولتورەکەی مەوایە هاوڵاتیان زیاتر کەرتی گشتیەکە هەڵدەبژێرن ئەگەر ئەویشیان هەڵ نەبژار لە هەردوو لە ڕێگە بۆ گەنج و دەرچوانی نوێی کۆلێژ خۆش دەکات کە بێن لەم کۆمپانیانە کار بکەن چونکە بە پێی مادەی 121 یاسای تۆماری کۆمپانیەکان لە پێناسی بەڕێوەبەری ڕێپێدراو کە دەڵێ دەبێ کەسێک بێ خاوەن شارەزایی و پسپۆڕی هەبێ لەم بووە جا ئەگەر کۆمپانیاکە کشت و کاڵی بی دەبێت دەرچوێکی کشت و کاڵ بێتەوێ ئەگەر کۆمپانیاکە بەڵێن دەرایەتی کۆمپانیەکانیش ناچارەکرێن بۆەوەی کە کەسانی شارەزا بێن بە ئەکیدی ئەمە پرۆسەیەکمان هەیە هەر لە ناو ئەم پرۆسەی تۆمارکردنی ئەلکترۆنیە ئەویش پرۆسەی دووبارە خۆناساندنەوەی کۆمپانیەکان کە لە بەڕێوەبەرایەتی کۆمپانیای شارەکان ئەنجام دەدێت هەر لەبەر ئەوەی هەتا ئێستا بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ڕوون نییە چەند کۆمپانیای وەهمی و چەند کۆمپانیای بەفعلی کار دەکەن لە هەرێمی کوردستان نە لەلایەن ئێمە نە لەلایەن سێکتەرەکان و وەزارەتەکانیش ئەمە دیار نییە بۆیە لە ڕێگەی ئەم سیستمەوە بڕیار درراوە کە هەموو کۆمپانیاک پرۆسەی دووبارە خۆناساندنەوە ئەنجام دەات بۆ ئەوی بزانین ئەو کۆمپانیا بۆ نمونە لە 2002 دامەزرا ئێستا خاوەنی ئەم کۆمپانیای چێە لەوانەیە نەزانین سەرمایەکەی چەندە بەڕێوەبەری ڕێپێدراوی چێە و چەندە ئایا ماون لە هەرێمی کوردستان لە چ بانقێک چ ئیشێکیان کردووە و هەروەکو باسم کرد دەبێت بەڕێوەبەری ڕێپێدراوەکانیشیان دووبارە تۆماری بایۆمەتری بکەن هەروەکو بۆ پرۆسێکە باسم کرد لە هەمووی گرنگتر کۆمپانیەکان دەبێ تۆماری یەکەی بێهاوتە ئەنجام بدەن تۆماری یەکەی بێهاوتە ئەم تۆمارە دەبێتە ناسنامەی ئەم کۆمپانیە بۆ نمونە کە کۆمپانیە نەک تۆماری بایۆمەتری وەکو کۆمپانیە کە ئەو تۆماری یەکەی بێهاوتە ئەنجام درا بووە ژمارەی پێناسی ئەم کۆمپانیە بەیانی کە دەچێتە فەرمانگەی باز فەرمانگەی دەستەبەری یان هەر فەرمانگە حکومی لە ناوە هەرێمی کوردستان بەم ژمارە بێهاوتە دەناسرێتەوە و هەروەها لە دنیای دەرەوەش کار بەم ژمارە بێهاوتەیانە دەکەن لە ناوباش دووەم پرۆسەیان هەر لە ڕێگەی پرۆسەی ناسینەوەکە دەبێ ئەم کۆمپانیە لەگەڵ لێبڵی ڕێکخراوی بازرگانی جیهانی خۆیان بگونجێنن چالاکیەکانیان لێبڵەکەیە کە پێی دەڵێن ISIC کە ئەمەش سەرجەم چالاکیەکانی بۆ نمونە ئەو چالاکیانەی کە کۆم بوون کە لە سەردەمی قتاعی ئشتراکی و لە سەردەمی کۆنەوە دانراون بۆ نمونە بازرگانی گشتی بەڵێن دەرایەتی گشتی ئەوانە نامێنن بە پێ لێبڵی منەظەمەی تیجارەی عالەمی دەبێت ئەو کۆمپانیانە خۆیان بگونجێن ئەمەش وا دەکات ئاستی ئەم کۆمپانیانە بەرزتر بێتەوە بتوانن لە دنیای دەرەوە کار بکەن و هەروەها وەکو دیاریشە وەکو زانراویشە عێراق و هەرێمی کوردستان ئەندام نین لە ڕێکخراوی بازرگانی نێودەوڵەتی وەکو ستاندەردی یەکێک لە ستاندەردە جیهانیەکان بۆ بە ئەندام بوون خۆ گونجاندنە لەگەڵ بنەما و یاساکانی ڕێکخراوی بازرگانی جیهانی ئەم خۆ گونجاندنە لەگەڵ ئەم چالاکیە و پێدانی ژمارەی یەکەی بێهاوتە وا دەکات کواڵیتی و ئاستی
کۆمپانیەکانی هەرێمی کوردستان لە قۆناغێکەوە بێتە قۆناغ. کەسێک دەتوانێت ناوی کۆمپانیا تۆمار کات و کۆمپانیاکە دانەنێت تەنها بێ ناوەکە بۆ خۆی حەجزکە. من زۆر جاکیم لێ بۆڵێ من نەچمە و ناوە بۆ خۆم حەج دەکەم کەی ویستم کار بەو ناواکەم. خۆی پێشتر ئەم پرۆسەیە لە سیستمی کۆن هەبوو، بەڵام ئێمە ناو بەپێی پەیڕەوی ناوی بازرگانی بەندە بە شوێنکاری بازرگانی. واتە ئەگەر شوێنکارە بازرگانیەکە جاچە شوێنکاری غەیری کۆمپانیا بوو یان غەیری کۆمپانیا بوو دەبێت تۆ بزافەکە هەڵبژێری، چونکە لەگەڵ پێدانی ئەو ناوە ئێمە ژمارەی یەکەی بێ هەوتا دەدەین ئەم کۆمپانیا یان ئەم بزافە بازرگانیە. ئێمە لە نەو پاش بۆمان ڕوون دەبێتەوە ئامارێکی ورد و دەقیقمان دەبی. بۆ نمونە ئەمە سەرمایەکی یەکجار زۆرمان هەیە لە دەستی کار لە پیشەوەران لە هەرێمی کوردستان. دەستڕەنجی نیوامانەیە تا ئێستا نازاندرێ ئامارەکەمان چەندە، بەڵام لە ڕێگەی ئەو تۆمارە یەکەی بێهاوتایە دەتوانرێ ئەمانە هەموو تۆمار بکرێ. بۆیە ناکرێت تۆماری ناو بەجیا تۆمار بکەی بەبێ ئەوەی بزاوە بازرگانیەکە ئەنجام کەواتە ڕێپێدراونی نۆکو ڕابڕ نەخێر بەپێی ناوەکە بە خۆی تۆمارکە بڵێ هی منەوە هەر کات بمێ کاری پێ نەخێر بەپێی پێڕە و ڕێگە پێدراون. بەڵ لە تۆمارکردنی ناوەکان ئەمە تا چەند کار ئاسانیەکەوەی کە باست کرد کە کەسێک بە دوای ناوێک ئاگەڕێت کە دەوێت ناوی کۆمپانیاکەی بنێت ئەگەر ناوەکە هەبێت ڕێی پێنادا بینوسێت واگەر نەشبێت ڕێپێدراوە بنووسێت. بەڵێ ئەمە تا چەند ئاسانکاری کردو بۆ کۆمپانیاکە لەم پرۆسەیە. تاوان ئەو سیستمە ئەلکترۆنیە ئەوانەی کە شارەزایی ئەلکترۆنیان هەیە لە ماڵی خۆیان دێنە سەر ئەم سیستمە ئۆتۆماتیکشن کە زۆر ڕوون و زۆر ئاسان هەر بەڕاستی ئەوەی تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووکی هەبێ و بزانێت دەتوانێت ئەم سیستمە بەکاربێنێ. کوردیە هەر زۆر بە زمانی کوردێکی زۆر پاراوی تێدا بەکار هاتووە کە دەبێت بە یونیکۆد بنووسێت. ناوەکە بۆ نمونە بە کوردیەکە چۆن ئیتۆیە بە عەرەبیەکەش هەر دەبێتە ئیتۆ و بە ئینگلیزیەکەش دەبێتە ئۆتۆ. بۆ نمونە لە نووسینی ناوی کوردی تا چەند ئەو کەسە ئاگادار بێت دەبێت ناوەکە بە دەقیقی بنووسێ بەڕاستی هەڵا نەکات. ئەکید ئێمە چێکەرمان هەیە. بۆ نمونە لە تۆمارکردنی ناو یەکەم پرسیار لێ دەکرێت ئایا ناوەکە کوردیە بە ئەسڵ یان نا. بۆ نمونە تۆ ئەنووسی بەرلین، تۆ بەرلینەکەت بە کوردی ئەوێ بەرلین بە نووسینی کوردی یان بە ڕێنووسی ئینگلیزی دەتەوێت ئەسڵەکەت. بۆ نمونە تۆ ئەتەوێت کوردی بی ئەنووسی ئەسڵەکەی کوردیە بە ئینگلیزیەکەش دەبێتە ئیتۆ بە ڕێنووسی عەرەبیەکەش دەبێتە ئیتۆ. ئەمە یەکەمیان. دوو ئەو کەسانێ کە شارەزایی ئەلکترۆنیان نیە یان خەڵکەکی ئومینە ئێمە دوو کۆمپیوتەری هێڵب دیسکماندانە کە دوو گەنجماندانە لە دوو کوڕک و کەسە نەزانێت دەتەوێت هەر کەسێک دێ لە ڕێگەی پەنجەرەی هێڵب دیسک دێ زانیاریەکانی خۆی پێشکەش بە فەرمانگە دەکات ئەوانیش لە لای خۆیانەوە بۆیان تۆمار دەکەن. یعنی لە هەردووکلا ئێمە ئاسانکاریمان کردوە تاوای لێدێ لەوانەیە هەر کەسیش بەلامانەوەنێت چونکە دائیمەن هەر پرۆسەک هەر گۆڕانکاریەک سەرەتا خەڵکەکە هەزمی ناکە ئەگەر زۆریش ئاسان بێت چونکە لەوەی کۆن ئەگەر مانگێکی تێچوو بێت ڕاهاتوە. بەڵام ئەوەی ئێستاستانە ئاسان و خۆش بۆ لە خۆم هەست بکەن ناوێت تۆمار بکەم. ئەکید ینی زۆر بە باشی کاری تیاکرا بوو دەستان خۆش بێ ماندوو نەبن. کامەش بێکمان لە چوارچێوەی کارەکانی کابینەوەی حکوومەتی هەرێمی کوردستانە لە بە دیجیتاڵکردنی تەواوی سیستمی کارکردن لە هەرێمی کوردستانە بەڕێز بەڵات محەممەد بەڕێوەبەری گشتی تۆمارکردنی کۆمپانیاکان لە باسی ڕۆژئامادە بووی سوپاس بە ئامادەبوونتان بۆ ڕوونکردنەوەکانتان بەخێرات. دەستان خۆش بیۆش سپاس بە ئامادەبوونت باسی ڕۆژم پێشکەش کردن سپاس بینەرمان.